لەگەڵ دکتۆر ئەیات پسپۆری هەناو و دڵ لە نێوان ئارامی مزگەوت و زانستی پزیشکیدا لە بەربانگی میهرەبانی ڕێگای تەندروستیتان نیشان دەدەین. ئەمڕۆ وەڵامی پرسیارێکی گرنگ وەردەگرین. ئایا هەموو توشبووەکانی شەکرە دەتوانن بەڕۆژوو بن؟ دەکرێت بۆ هەندێکیان نەخواردن و نەخواردنەوە ببێتە هۆی مەترسی بەسەر یانیان؟ بەناوی خی گەورە میهرەبان ڕەمەزانی ئەمساڵ لە هەموو لایەک پیرۆز بێ و داواکارین لە خی گەورە ڕەمەزانێکی ئاسان و پڕخۆشی و بەرەکەت بێ و تاعات و عیبادەتی هەموو لایەک قبول بێ. خۆشەویستان، دوو پرسیاری گرنگ لە بۆ نەخۆشەکانی شەکرا. چێن ئەوانەی نابی لە ڕەمەزاندا بە ڕۆژی بن و ڕۆژوو بوون مەترسی هەیە لەسەر نەخۆشەکەیان و لەسەر ژیانیان. و هەروەها پرسیاری دووهام ئەوانەی کە دەتوانن بە ڕۆژی بن چۆن بتوانن ڕۆژیەک بگرن کەوا هەم سوودی هەبی هەمیش کێشەی بۆ دروست نەکا لە بۆ نەخۆشەکەی. بەنسبەت پرسیاری یەکەم ئەو کەسانی کە نابێ بە ڕۆژی بن نەخۆشی شەکریان هەیە، ئەگەر هات و پشکنینی کرد و ڕێژەی شەکرەی لە خورینی واتە سبەینان پێشەوەی نانی بخوا، ئەگەر هات و لە 150 زیاتر بوو ئەوە نابێ بە ڕۆژی بی ئەو نەخۆشە. خاڵی دووهەم ئەگەر هات و 2 سعات پاش نان خواردن شەکرەی پێوە شەکرەی لە 250 میلیگرام زیاتر بوو. و هەروەها ئەگەر هات و سێمانجەکەی پێوە سێمانجەکەی لە 8 زیاتر بوو ئەوانەش نابی بە ڕۆژی بن. و هەروەها ئەوانەی کە جۆری یەکەمیان هەیە و ئینسۆلین بەکاردێنن ئەوانەش نابی بە ڕۆژی بن. ئەگەر هات و نەخۆشەکان نەخۆشی دیکەی لەگەڵ بوو، درێژخایەن وەکو پەککەوتنی گورچیلا، پەککەوتنی دڵ، و هەروەها جەڵتەی مێشک، جەڵتەی دڵ، ئەگەر ئەوانەیشی هەبوو ئەوانەش نابی بە ڕۆژی بن و مەترسی هەیە لەسەر ژیانیان. و هەروەها ئەو نەخۆشانەی کە جۆری دووهەمن بەڵام ئەوانیش ئینسۆلین وەردەگرن، بە تایبەتی ئەگەر هات و ڕۆژی 2 جار یا 3 جار دەرمانی ئینسۆلین بەکاربیێنی ئەوانش نابی بە ڕۆژی بن. بەڵام ئەو گروپانەی کە باسمان کرد، ئەو کۆمەڵە کەسانی کە باسمان کرد، ئەوانە دەتوانن سەردانی پزیشکی خۆیان بکەن، لەوانەیە پزیشکی خۆیان چەند ئامۆژگاریەکیان بک و دەستکاری دەرمان و عیلاجەکانیان بک بتوانن بە ڕۆژی بن. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمانە ناتوانن بە ڕۆژی بن و ڕۆژی بوون مەترسی هەیە لەسەر ژیانیان. لەوانەیە هەندێکیان بپرسن بڵێ ناخر دکتۆر ئێمە نان ناخۆین چ مشکلەمان هەیە؟ ئەوە فکرێکی هەڵەیە. نەخۆشی شەکرە ئەگەر هات و شەکرەکەی کۆنتترۆل نەبی بەعکسەوە کە بە ڕۆژی نابی کە لە 8 ساعت زیاتر نان ناخوا، شەکرەکەی لە جاتی ئەوەی دابەزێ زیاتر دەبی، لەبەرەوەی جسم وەکو بەرگریەک شەکرەی خوێن زیاتر دەکات لەوەی کە دایبەزێن. پرسیاری دووهەم ئەوانەی کە شەکریان هەیە و دەتوانن بە ڕۆژی بن و لەو گروپانەی پێشەوە نین کە باسمان کرد چی بکات؟ ئەو ڕێنمایانە چینکەوە ڕۆژوویەکی بەسوود و بە تاکید سوودی دەبی هەم لە بۆ خۆی هەم لە بۆ نەخۆشی شەکرەکەی. خاڵی یەکەم دەبێ ئەو نەخۆشە دەرمانەکانی دەستکاری بکە، نابێ دەرمانەکانی وەکو پێشتر بەکاربێنێ. بۆ نمونە ئەو دەرمانەی کە وەجبەی ڕئیسی پێشتر سبەینان ینی وەڕوان دەیخوارد دەبێ ئەو دەرمانە بخاتە وەجبەی ئێواران کەواتە پاش ئیفتاری. و هەروەها ئەگەر هات و ڕۆژی 1 جار ئینسۆلینی لێدا، وتمان ئەوانەی کە 2-3 جار ڕۆژی ئینسۆلین لێ دەدەن ئەوانە نابی بە ڕۆژی بن. ئیلا ئەگەر هات و پزیشکەکەی خۆی پشتە پسپۆڕەکەی کە سەرپەرشتی دەکا ئیزنی ڕۆژوبوونی بدات. ئەگەر ئەوانەی کە 1 جار ئینسۆلین لێ دەدەن ئەوە ئینسۆلینەکەی ئەگەر سبەینان لێ دەدا ئەوە نابێ دەبی بخاتە پاش بەرەبانگ یاخود بخاتە پاش نوێژی عیشا. خاڵی دووەم ئەوەیە ئەو نەخۆشانەی کە شەکریان هەیە و دەیانەوێت بەڕۆژی بن دەبێ شەکرەکەیان بپێون، بە تایبەتی لە سەرەتای ڕەمەزان با بڵێن هەفتەی یەکەم سبەینان لە خورینی بیپێوێت و هەروەها عەسران 2 سعات پێش بەرەبانگ بیپێوێ و هەروەها 2 سعات پاش بەرەبانگیش بیپێوێ. ئەگەر هات و خوا نەخواستە شەکرەکەی بەرەو دابەزین بوو واتە لە هەفتا کەمتر بوو ئەوە پێش بەرەبانگ عەسر بێ پاشنیۆڕۆبی دەبی یەکسەر بیشکێنێ، نابێ ئەنتیزار کات لەبەرەوەی دابەزینی شەکرا خەتەرە و مەترسی لەسەر ژیانی هەیە. و ئەگەر هات و شەکرەکەی زیاد بوو بەڵام پێشتر کۆنتترۆل بوو کە باسمان کرد لە خورینی 150 بوو لە پاشنانی 250 بوو ئەوانە نابێ دەبێ ڕۆژەکەیان بشکێن و سەردانی پزیشکی خۆیان بکەن بۆ ئەوەی ڕێنمایی نوێیان بداتێ. بەنسبەت خۆراک زۆر مهمە نەخۆشی شەکرا ئاگای لە چەند خاڵێکە بی. یەکەم ئەو خواردنانەی کە زەرەری هەیە لە بۆیان و دوورکەونەوە و کەمترین با بڵێن کەمیەتی ئەو خواردانە بەکاربێنین ئەو خواردانە چییە؟
شەکری سپی و هەر شتێک شەکری سپی تێدابی دەبی زۆر کەم بخوا بەشی منداڵێکی 2 ساڵە هەروەها نان واتە گەنم هەر شتێک لە گەنم دروست بکرێ زۆر جار دەڵێ دکتۆر ئاخرە من نانی تیری دەخۆم یاخود مەثلەن نانەکە دەسووتێنم با بڵێن زۆر دەیبرژێنم ئەوانە هیچ کاریگەری نابێ بەڵکو ڕێژەی شەکرەکەی هەر تێدایە خاڵی خواردنی سێهەم برنج و خواردنی چوارەم کە زۆر جار نەخۆشی شەکرە ئاگای لێ نیە میوەیە میوەش عینی دەبی یەک پارچە یەک نەوە بخوا زیاتر بخوا شەکرەکەی زیاد دەبی و دوایی زیانی دەبی بەنسبەت ئەو خواردانەی کە کاریگەریان نییە لەسەر شەکرە و نەخۆش دەتوانێت بیخوات گۆشتە گۆشتی سۆر بەبێ چەوری مریشک گۆشتی مریشک بەبێ چەورەکەی و هەروەها گۆشتی ماسی ئەو سەیە دەتوانێت نەخۆش بە ئیسراحەتی خۆی بخوات و هەروەها شۆرباکان دانەوێڵەکان بە تایبەتی لۆبیایە نیسکە فاسۆلیایە ئەوانە بە شۆربا دەتوانێت بخوا و کاریگەریی ئەوتۆی نییە لەسەر شەکرەکەی هێلکە پەنیر بە تایبەتی ئەگەر چەور نەبێ و هەروەها جیز و باوی و ئەوانش دەتوانێت لە پارشێوان بە تایبەتی بەکاری بێنێ بەڵام بەبێنان چای دەتوانێت بەتاڵی بخوا قاوە دەتوانێت بەتاڵی بخوا و ئەگەر ئەوانەی کە زۆر پێیان ناکرێ و ناتوانن چای و قاوە بەتاڵی بخۆن دەتوانن شەکری ستیڤیا بە شێوەیەکی کەم بەکاربێنن یاخود ئەو حەبی شەکرەی کە ئەوەی کە پێی دەڵێن حەبی شەکرا کا با بڵێن حەبی شیرینی لە ناو چایدادنێ دەتوانێت بە ڕێژەیەکی کەم بەکاربێنێ چکان دەگنە خۆشەیە دەڵێت دکتۆریست ناتوانم چای یاخود قاوە بەتاڵی بخۆم خاڵێکی تر لە بەنسبەت خواردن کە زۆر مهمە ئەوەیە کە نەخۆشەکە وەجبەکی زۆر نەخوا بە تایبەتی کاتی ئیفتار کاتی بەرەبانگ دەبی یەکەم جار خواردنێکی کەم بخوا دوایی نوێژ بکە پاشەوی ئیسراحەت بکە پاشنی و سەعاتی دەتوانێت دیسان وەجبەکی خەفیفی دووهم بخوا بەنسبەت ئەو شتانەی کە ڕەمەزان زۆر بەکاردێ شیرینیە دکتۆر ئەمە ناتوانم بێ شەکر یاخود بێ شەربەت یاخود بێ شرینەمەنیەکان بژیم شرینەمەنیەکان بەنسبەت شەربەت بە هیچ شێوەیەک شەربەتی دەستکردی بازار نەخورێت بەڕاستی لەبەرەوەی بەش شەکر و ئاو ڕەنگە بەداخەوە دەتوانێت لە ماڵێ بە خۆی دروستکە بە عسیری بە میوەی طبیعی دەتوانێت گڵاسک زیاتر نەخوات شرینیەکانی دی دەتوانێت یەک پارچە یەکنەوە ئەو ئێستا خۆشببختانە زۆر جێ هەیە شەکری کەم بەکاردێنی یاخود شەکری ستیڤیا بەکاردێنی یاخود شەریک ئەو شەکرانە بەکاردێنی کە زەرری لە بۆ نەخۆشی شەکرە نیە بەڵام بە ڕێژەیەکی کەم دەتوانێت پارچەیەک بخوا یا دوو پارچە زیاتر نەبی و هیوای تەندروستی بۆ هەمولایەک خواتان لەگەڵ